دێنە سەر شیکارکردنی پرسیاری نیشتیمانی لەسەر لاسەنگەکان. پرسیاری یەکەمان هەیە کە 2023 هاتووەتەوە، ئەڵێ چەند لاسەنگەیەک دیاری بکە بۆ نیوەی ژمارەیەک کۆنۆ بچووکتر لە 33. ئەو جارەی پرسیارەکەی چۆن هێنایەتەوە لە نیشتیمانی بە شێوەی نووسینەشی دایەتی بە شێوەی داغ، ئەڵێ لۆم بکە چە بە شێوەیەکی بیرکاریانە بنووسە. ئەڵێ چەند نیوە واتە چەند؟ نیوە واتە 1/2. ئەگەر نەشت زانی کە دەکاتێک لەسەر دوو، تەمەشا هەڵبژارنەکانکە، هەموو هەڵبژارنەکان 1/2 تێدایە. نیوە کەواتە چەندە؟ 1/2. نیوەی ژمارەیەک، ئایا ئەو ژمارەم دیارە یان نا؟ ژمارەکەم دیار نییە. مادەم ژمارەکەم دیار نییە، گۆڕاوەشی دابنێ بە کەیفی خۆت سینی دادەنین. 1/2 واتە نیوەی ژمارەیەک چەندە؟ سین. کۆەکەی بە شێوە بیرکاریانە بکە، ئەوە کۆ چە؟ 9. ئەوە 9 بچووکتر لە چە؟ بچووکتر. هێمای بچووکتر کو دادەنەی؟ هەر کاتە گوتی بچووکتر پشتی لێ دەکەی، ئەگەر وتبای گەورەتر ئەوە ڕوت لێ دەکرد، بەڵام چووکە ئەڵێ چ بچووکتر کەواتە دەبی پشتی هێماکە لە چبی لە 1/2 سین کۆ 9 لە چەند؟ لە 33. ئەوە 33. تەمەشاکە کامە لە هەڵبژارنەکان ئەوەی تێدایە هەڵبژێرە. ئەگەر دیقەت دەی ئەی دەبیتە وەڵامی ڕاست. پرسیارشکەمان هەیە، پرسیاری دووەم ئەڵێ شیکاری لاسەنگەی چە؟ -8 سین گەورەتر لە چەند؟ لە 48. تەمەشای نیشانەکەی کە یەکەم جار نیشانەکە تەنها گەورەترەوە نیە، هیچ یەکسانێکی لەگەڵدا نییە. وەرە تەمەشای هەڵبژاردنەکان کە ئەوەی یەکسانی لەگەڵدا تەرکە، ئێستا ئەوە لەگەڵدایەتی کەوە تەرک، ئەوەش لەگەڵدای کەواتە تەرک. ئێستا لەو دوو هەڵبژارنەی ئەمن چمە؟ ئەمن نازانم کامەی هەوە. دیقەتدا ژمارەکە کدارەکەم چێ جاران، پێچەوانەی جاران چێ دابش، کەواتە هەردوو لای دابش چی دەکەی؟ -8. کەواتە کە دابشی ساربی دەکەی، نیشانەکە چ لێ دێتە؟ ڕاستە خۆ پێچەوانە دەبتەوە، ڕووی نیشانەکەی دەکەویتە ئەو لای. کەواتە وەرە کامە هێمای لاسەنگە بەو شێوەیە نووسرا ئەوی هەڵبژارە بێ ئەوی شیکارکەی. ڕاستە و خۆسی دەبێتە وەڵامی ڕاست. ئەگەر نا بەوێ شیکاری بکەین -8 سین گەورەتر لە چەند؟ لە 48. هەردوو لای دابش چەند؟ -8. کدارەکەم جارانە، پێچەوانەی جارانی وەرگرە دابش -8. سالب لەگە سالبی دەڕۆ 8 لەگە 8 چ دەمێنێتەوە؟ تەنها سین دەمێنێتەوە. ئەوە سین. نیشانەکە چ دێتە؟ پێچەوانە دەبتەوە. نیشانەکەم سالبێکم موجبە، کەواتە ئەنجام سالب دەکات. 48 چەندە؟ 8 تێدایە 6. کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێمان هەیە، ئەڵێ چە شیکاری لاسەنگەی 5 سین بچووکتر یان یەکسان لە 9 کۆ 2 سین. پرسیارەکەمان ئەڵێ چە 5 سین کۆ 5 سین بچووکتر یان یەکسان لە 9 کۆ 2 سین. ئەوە 9. 5 سینەکە 5 سینمان هەیە، چەند سینمان هەیە؟ 2 سینمان هەیە، کەواتە دەبی گۆڕاوپیتەکان لایەکتری بن. 5 سینەکەی وەکو خۆ دەستکاری ناکەی، ئەو 2 سینەی بینە لای 5 سینەکەی، موجبە دەبتە چ؟ دەبتە -2 سین. نیشانەکە وەکو خۆ دادەنێەوە، نوێەکەش وەکو خۆی دەنووسیەوە. 5 سین کەم 2 سین دەکاتە چەند؟ 3 سین. بچووکتریان یەکسان لە چەند؟ لە 9. کدارەکەم ئەو جارەی بۆ چ دابش؟ جاران عەفوو، پێچەوانەی جارانی چێ دابش؟ هەردوو لای دابشی 3 دەکەین. دابشی 3 لێرە تەنها سین دەمێنێتەوە. بچووکتریان یەکسان لە چەند؟ 9 دابشی 3 دەکاتە 3. کەواتە سین بچووکتریان یەکسان لە چەند؟ لە 3. کەواتە سین